ئێمە زۆربەمان دایکمان باوکمان دەمرێ یا مردووە ڕەحمەتی خوایان لێبێت. لە حەدیثێکی صحیح مسلم داهاتووە بەڵێ یەکێ لە پیاوچاکان دەفەرمێ لەگەڵ ئیمامی عەبدوڵڵای کوڕی عومەردا بووم. عەبدوڵڵای کوڕی دینار دەفەرمێ ڕەحمەتی خوای لێبێ. پیاوێکی دەشتەکیمان توش بوو لە ڕێگای مەککە مەشاری مەککە دەڕۆشتین بۆ شاری مەککە. پیاوێکمان توش بوو پیاوێکی دەشتەکی. ئیمامی عەبدوڵڵای کوڕی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ ئیمامی عەبدوڵڵا سەلامی لەو پیاوە دەشتەکیە کرد. پیاوێکی لادێیە سەلامی لێکرد و گوێدرێژێکی پێ بوو خستێ سەر گوێدرێژەکەی خۆی بە پێ ڕۆشت کە لە کاتێکا خۆی سواری ئەو گوێدرێژە بوو و ئەو جامان و عەمامەی کە بەسەریەوە بوو خستێ سەری کابرای دەشتەکی. یەکەم سەلامی لێکرد دووەم خستێ سەر وڵاخەکەی خۆشی بە پێ ڕۆشت ئەمە وەکو ڕێزێ. سێمیش ئەو عەمام و جامانەی کە بەسەریەوە بوو کردیە سەری پیاوە دەشتەکیەکە. ئەفەرمێ وتم عەبدوڵڵای کوڕی دینار دەفەرمێ ڕەحمەتی خوای لێ وتم ئەی عەبدوڵڵای کوڕی عومەر خوای گەورە ئیسلاحت بکە ئەوانە ئەعرابن دەشتەکین بە کەمێکیش ڕازی ئەبوون تۆ زۆر ڕێزت لێکرد زیاد لە حەد ڕێزت لێکرد ئەو گە کەمێکیشیان بدەیتی هەر ڕازیە بن خەڵکی دەشت. ئیمامی عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزای خوای لێ بێ فەرمووی باوکی ئەم پیاوە خۆشەویستی باوکی من بوو نەک خۆشی باوکی ئەم پیاوە دەشتەکیە خۆشەویستی باوکم بوو کە ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ. بۆیە منیش بیستم لە پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله عليه وسلم باشترین چاکترین چاکە ئەوەیە کە ئینسان چاکە بکات لەگەڵ کەسێکە کە خۆشەویستی باوکی بووە واتە باوکی خۆشی ویست بووە برادەری بووە هاوڕێی بووە. ئەمە گەورەترین چاکەیە چاکەیەکی زۆر گەورەیە. بۆیە کەسێکت بینی برادەری باوکت بوو پێیگەشتی ڕێزی لێ بگرە حرمەتی لێ بگرە چونکە ئەوانەمان کە دایک و باوکمان لەدەست داوە یایکێکیمان لەدەست داوە دڵنیا بە ئاواتی بینینەوەی کە دەقەی بیان بینن بەس بەخوا نایان بینن دەتنیاتە خوای گەورە بەهەشتا کۆمان کاتۆ لەگەڵیانە هەتا ئەمان ڕێزیان هەیە بگرن. ڕۆژێکە بێستێن بەخوا یەک چاوتر و کات ناتوانانی ببینی یەک چاوتر و کاتن ئەوەندە ناتوانانی ببینی چونکە لە دنیادا نەماوە. ڕێزی کەسێ بگرە ئەو پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم گەورەترین چاکە ئەوەیە کە ئینسان چاکە بکات لەگەڵ کەسێکا کە باوکی خۆشی ویستووە دایکیش بە هەمان شێوە کەواتە ڕێز لە کەسوکاری دایک و باوکت بگرە ڕێز لەو کەسانە بگرە کە دایک و باوکت خۆشیانی دەوێت ئەوە باشترین چاکەیە ئینشاء الله.